هر دما بابونا سیستم اینترنت الپارزگاه دو که الهرم جب تایبت بگشتی وکو گنجه کلبت همو تورن جواکی بکارتینم لهندک تورتن از خوجه دیر دیکم هندک جیگتن بارا بتر از خود نزدیک دیکم بچه که تورن اینترنت بگشتی یعنی آریشیت پیدا کرین تایبت داخا گنجان ده تجارا تورت اینترنت هندک تن باشی بکارتین هندک تنجی خرابی بکارتین ولی ببینیم که خرابی های پترال هاتی آریشه پیدا بین بچه که دیترجیک بباشی بکارتین نخواست مثلا گل جارات بینی اگر کشه کردنش عالی حکومت و هند جارات بینی که بحثات کشه کردن ناراضی بنا تورن جواکی هند جارا گواش نیر سرد کردن یعنی تیتا خواره هندک جاراجی هندک آریشه تین یعنی تور جواکی بحال نابدن بس برا بتر او تور جواکی کرد یه ملت خراب کرد شو انا ام بحثا سوریه بکن ام بحثا مصر بکن ام بحثا لیبیا بکن ام بحثا جزایر بکن جبرکو هنده جارا هنده ویدیوی تندناما سوشیال دا سوشیال آزراند ایدی مشکلات پیدا بن زانی بگفت عامتا همیا بیگ و همیا تورت کمالاتی بکارتین فیسبوک انستغرام و تیک توک باشید خوشید هین خرابید خوشید هین بس هندی مروف تشتکی باش بالا وکت ایک استفاده کیجی ببینیدن ایک هزره کیجی بکتن گلک باشتره بس گلک خطره جی یعنی عندك تشت هین تخالت من چنابت وان تورت کمالاتی دا بین نخاره هندی تشت باش بید یعنی خلک خوب استفاده کیجی بکت علمك تهبيتن بخو بنيا خاري هزرك تهبيتن بيزانينك تهبيتن قلت نكا يعني بيا باشيه هبيتن وقف كي الدنيا بيا بيش كفتي تو حديثا بنيا خاري مثلا سر مسلماناتي سر اسلاماتي فلان تاريخ اف رئيسه هاتي سر حكمي انفت علمي جلك باشترن يعني هكا بوان بنا بكارينان باشتره تو ربي چای که همه ببینیم و خوی بینی خارد سناپی دا زاده کی بخوی زاده کی بینی خاری گونه هچی نابد اول نه هنده مثلا تورن کمالاتی افریقا پیرامید و پیرژن بکارتینن یعنی مثلا تورن کمالاتی بوینه بشک جیانامه ل چاب نب کارینان آن چاب کار بینین به جوابش که هر مینید انسان کاچاوا مثلا دی چه فایده جه بینید گلگ بکارتینن هیچ فایده جه نبینن مجرد یعنی اشن بجمت وقت خو احتمال وقت مروی باها مروف دی گلگ جدست بسبب هنده اول طبعا اوريكا نه درس مروف کار بینید کشن جواکی طبعا بريكافون تورن کمالاتي یا دیاره يعني وكي مروف جارات بيجيد يعني هكا توشي صح که گله کشن پیدا بون اوجی نه پیدا بون وعي درست يعني بو جهن شولجه يعني لازمه کور و سمینار و مدرسه دا بيت دیار کرن و يعني توعيات ديكو بابا بكار إنانا يعني بتشيكا تشت وصل وقت مازن بمزان وان تورا چاب کار بینن چکو راستی آریشت مازن نفسی وقتی داجه چت بن نوكا جالك تشت هيش تزيبو بوما خسارتي هاويش فايدة بتره درسته خاص انترنت مع الأسف بو خلقي ما واحترام بوا خلق كارتي بوشولد باش تمام هندكس يعني كارتين بوشولد نباش يتيب جهت انترنت جلكه تزاني يقيمة ويب زاني طريق المروي قطعت كت حبرا بس مخابن بو خلق كيادبين جلك لايف تينا فاكرن مخابن بحثي هنده شخصات كان سروا لايفوا هنده شخصيات الدهوكي يبنافو دنك يت معروف يعني مخابن بواكس راسي اوان پیچا ما پیچا و اوان هر کسی که مجدف خودی هزرا خوب بلافکت هزرایی احتمالا بگیر بیجن همیا خراب بیدن يعني هش يعني بقيت بيجن دينا جهشتيا كما يعني قالك كورسات بخدي افون بيجا شين بالعالم قالك مشغول كده بخوفه يعني وقت مشغول ببيجيفا وفيفا وقناعات واخفنا بيجيات ابخذ ضمن حفت صدى حتى صدى مبالغه
يعني بس ابو خويا ونوفي خويا وكيل نبو هندي بلاف كده بوشك بجاهينيد أنت شيء خير بجاهين نبو هندي عم بس أبى بشورات أخويا خودی تورین جواکی راست فایده گیتی دهی بس خودی ضرر رو گله جرا پترش فایده وی و همه گله پتره خودی گله جرا هندک سر تاثیر کی گشتی هندی جنگ خوب بردای آن کشت یا گشت مرحله کشتنی تهدید کشتنی آن پارت وای چون یعنی یا با کما خلت یا خلک ما خلت استعمال کردن خلک ما اغلب ابی نزان ابی میت سر تلفنی ست کته لایکین کامنتن تدبینی يعني مثلا اكو بري هيوم هيك اكو سحبتا حوش الصي هيك مش بود ها ما تري بيجي تلفون خربوي برنامجي ما يبوي اوديشه ما قالتش جهانت هاينيه دينيه تاينه اودي تاين بلا بس على اكثر هاقول بيجن بو بيتشو ما يفخده دي بيجي انا مشكله يا جباكو كش منينه تورتان جواكي يعني بريكا باش هن بكار بینید هندی هم بینین بريكا نباش تهتن بكار اینان و يعني فایده ویجی هی يعني خرابی ویجی هی لیل کردستانه عامتا هم بیشن خرابی ویج باشیوی آن بتره بەڵێ بێگومان من ژەر وەکو هەر تاکێکی ئەم نیشتیمانە بەکارهێنەی تۆڕە کۆمەڵایەتیەکانم وەزارچەم هاوڵاتیانیش لەم ڕۆدا بەکارهێنەی تۆڕە کۆمەڵایەتیەکان مەگەر تاکەتاکەی کەسێک کە لە شوێنێکی دوورە دەست بێت یعنی شەبەکەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامێرەکانی پەیوەندیکردنی لێ نەبێت بێگومان بووە بە پێداویستێکی ڕۆژانەی خەڵک بەڵام هەندێک کەس بۆ مەبەستێکی نەشیا و نایاسایی بەکارهێنێکە ئەمەش کاریگەری سلبی لەسەر پەروەردە و ڕەفتار و کێشەکان لە کۆمەلگا دروست کردووە کە بە جۆرێکە زۆربەی ڕووداوەکان ئەگەر لێکۆڵینەوەی لێ بکەیت تەنانەت ڕووداوەکانی دادگای باری کەسێتیش جگە لەوانەی لە دادگای لێکۆڵینەوە سکاڵای لەسەر تۆمار دەکرێت ینی سەرچاوەکەی دەگرێتەوە بۆ خراپەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن. بەڕاستی ئێمە هەر چاکێکمانەوێت ئەتوانی سوودی تەواتی لە سۆشیال میدیا وەربگرین بەکارهێنانێکەوێتەوە سەر خودی خۆمان منۆکو خۆم بە بۆنەی ئەوەی ئێستا خوێندکارم زیاتر ئەتوانم سوودی لێ ببینم بۆ دەرهێنانی زانیاریەک دەربارەی راپۆرتەکانم ئەسایمنتەکانم سیمینارەکانم بەڕاستی سوودێکی زۆری هەیە. وەڵاوە ئەرکی هەموو تاکێکی کۆمەڵگەیەک لە مامۆستایانی ئاینی بەڕێز لە وەزارەتی پەروەردەی بەڕێز سەرجەم سێکتەرەکان کە بە هەمومانۆ هەڵمەتێکی وشارکردنەوەی جوان بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کە بەستمەڵێم جوان یعنی بۆ مەبەستەی خۆی بەکاربێت کە بۆی دروست کراوە کاراسانی بێ بۆ هاوڵاتیان نەک ببێتە بارگرانی بۆ هاوڵاتیان بەداخەوە لەم ڕۆژە بووە بە بارگرانی و کێشە و مەشاکیل و هەڵوەشاندنەوەی نێوان خێزانەکان کە ئەمەش گرفتێکی زۆر گەورەیە ینی تاک بە تاکی کۆمەلگا گیرۆدەی ئەبێت نەوە بەنەوە خراپتر ئەبێت بە تایبەتی ئەوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی تیکتۆکە ینی جۆرەها ڕوودا و کێشەی وای لێ کۆوتووەتەوە ینی گەشتۆتە حاڵەتی کوشتن و هەڵوەشانەوەی شیرازەی خێزانەکان کە ئەمەش ئەرکی هەمومانە هەڵمەتێکی وشیارەکردنەوەی بۆ بکرێت ینی من پێشنیارەکەم یاسای ئامێرەکانی پەیوەندیەکان یاسای خراپەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیش هەموار بکرێتەوە لە پەرلەمانی کوردستان چارەسەری هەندێک حاڵاتەیە و سزاکەشی تونتر بکرێت تێدا و پێشنیارش ئەەکەم کە ینی لە مەکتەبەکانە ساڵانە وانەیەکی وشیارکردنەوەی چۆنێتی بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی بخوێنرێت. ئێستا زیاتر شتەکان بۆتەوە چاولێگەریەک کە هەر شتێک ببینن بۆ بە فەرز ئێزانن کە دووبارەی بکەنەوە بەڵام ئەوە شتێکی وها نییە کە ئەوان کاتێکی خۆیان بۆ ڤیددیۆیەکی یەک دقەی سۆشیال میدیا لە دەستەدەن کە ڤیددیۆکەش بەرامبەر بە هیچ سوودێکی پێناگەێنێت.
بەڵێ هەمووان تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارێنن من وەکو خۆم تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنها بۆ دەستکەوتنی ئەو زانیارانەی کە پێویستمە لەبەرەوەی خوێندکارم بۆ نمونە دروستکردنی راپۆرتێک بەیان سیمینارێک بێت توام زانیاری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەربێن. بەڵە بەکارێنێت ئەسانسۆرێک شتێکیش نییە لە بەردەم ئەپڵەکانەوە بۆیە خەڵک زۆر لەم کێشەیەکەوێت بە تایبەتی ئەوانەی زانیاریان نییە پۆستەکەن پۆستی نەشاوەکەن بۆ ئەکتیڤ وانەیە زۆر بەیان. ئەکەوێتەوە سەر ئەو کەسێک کە بە جۆرێک لە جۆرەکان بۆ چ بوارێک بەکارێنێ بەڵام من خۆم بەکارێنەری تۆڕی کۆمەڵایەتیم و زیاتر تۆڕی کۆمەڵایەتی بۆ جۆرە بەکارێنم کە خۆی بینێتەوە لە چەند لایەنێک با بڵێن تۆڕی کۆمەڵایەتی شخصی ئەوە کە کار و چالاکی و پرۆژە و بەرنامە و با بڵێن ئاراستەکردنی بڵێن ڕێنمایی و بابەتی هەم ژینگەیی هەم کۆمەڵایەتی هەم کەلتوری و ڕۆشنبیری لەوەی زیاتر خۆی ئەبینێتەوە و تۆڕی کۆمەڵایەتی تریشمان هەیە با بڵێن زیاتر تۆڕێکی کۆمەڵایەتیە بۆ کارێکی تایبەتی بەکاردێت من خۆم زیاتر وەکو باسم کردبوت تۆڕی یەکەمیان بەکارێنم کە زیاتر خستومەتە بواری خزمەتکردنی کۆمەلگاوە و ئەو کەسانی کە تۆڕی کۆمەڵایەتی بەکارێن ئەکەوێتەوە سەر با بڵێن خۆیان سەر پەروەردەی خۆیان سەر با بڵێن فکر و بیر و بۆچوونی خۆیان لە چ بوارێکا بەکارێن هەیە لە بواری سیاسیە زیاتر بەکارێنێ هەیە لە بواری هوەریە بواری با بڵێن کۆمەڵایەتیە بەڵام گرنگ ئەوەیە ئێمە بتوانین کارێک بکەین کە کۆمەلگا زیاتر وشیار بکەینەوە کە بەلایەنی خراپ و بە ئاقاری شێواندنی کۆمەلگا ئەوانەیە بەکارینێن کە زۆر بمان ئەیبینین بەڕاستی کۆمەڵێ تۆڕی کۆمەڵایەتی کە لەم دوایانەوە دروست بوون بەڕاستی خەریکە دابوونەریتە کۆمەڵایەتێکە عرفە کۆمەڵایەتێکە ئەشێوێنن کە ئەمە ینی هۆکارێکە کە بۆ ئەوەی کۆمەلگاکە بەرەو پێشچوون نەچێت ڕۆژ بە ڕۆژ بەرەو دوا بگەڕێتەوە شیرازەی خێزانیش بپچڕێ بەڵام خۆشببختانە لەم دوایەوە کۆمەڵک جوڵەی سنوورەکەمان بینی بە تایبەت ئەوەی ئاسایش کە دەستی کرد بەسەر کۆمەڵێک تۆڕی کە بە زۆر بە خراپی بەکارێ هێنران کە ئەمە هەم دەنگدانەوە هەم ڕنگدانەوەشیە بێ لەسەر کۆمەلگاکە و من بەکارێکی زۆر باشی ێزانم. تۆڕە کۆمەڵاتەکان سوودێکی زۆریانێ لە دنیادا تۆڕە کۆمەڵاتەکان بە گشتی سوودێکی زۆریانە بۆ بەکارهێنان ئەو کورتکردنەوەی ڕێگاکان هەنێ جار بەکاردێت بەڵام هەرنێ خەڵگەی هەنێ کەسانەی هەنێ شتەیەکە بە هەڵە بەکارێنن پێویستە ڕێگری بکرێت لەم بەکارهێنانە هەڵەیە و چونکە خۆی لە ڕاستیدا تۆڕە کۆمەڵایەتیەکان بە گشتی بڵێن ئینتەرنێت سوودێکی زۆر زۆری هەیە بەڵام هەیە بەکاربووە پێویستە ئەوەی کە بە هەڵە بەکاری ڕێگری بکرێت لە بەکارهێنانی هەڵەی ئەم بەکارهێنەرانە. ئەگەر سەرنج بین کێشەکان ئەتوانم بڵێم لە سا 50 بەرەو سەریان ئەمڕۆ تۆڕە کۆمەڵاتیەکان دروستی یەکەن وەک دادگاکان ئەبینین زۆربەی کێشەکان کێشەی مۆبایلە تۆڕە کۆمەڵاتیەکانە کە بە شێوەیەکی بەجێ ناتەن دروست بەکاریێنین بەڕاستی ئێمە هەل لە خۆمانەوە هەتا مناڵەکانمان هەتا ئافرەتان کە بەکاریێنین وەکو پێویستیەکی تەندروست بەکاری ناینین بۆیە کێشەکان ڕوودەن. کۆمەڵاتەکان هەم سوودی هەیە و هەم زیانی هەیە ئەمە تۆڕە کۆمەڵاتەکان نسل لە زانکۆ بەکارێنین بۆ وەرگرتنی زانیاری بۆ دروستکردنی سیمینار و راپۆرت و ئەم بابەتانە سوودێکی زۆریە بەڵام زیانیشیە لەگەڵی. بەڵێ من وەکو گەنجێک نزیکەی 4 بە 15 ساڵ تۆڕە کۆمەڵاتەکان بەکارێنین بوونە من پیجم هەیە لە ئینستاگرام بۆ پۆستکردنی لایانی دینی پۆستەکەین مەلاکەم بڵاوەکەینەوە تۆڕە کۆمەڵاتەکان بە شێوەیەکی زیاتر ئەوان تر بەکارێنین تیکتۆکە فەیسبووکە هەم بە هەمان شێوە بۆ بڵاوکردنەوەی زانیاریەکان مەلاک قسەیەکە ئەمانە بکارێنین. دەستان خۆش بێ بەڵێ من یەکێکم لەوانەی تۆڕی کۆمەڵایەتی بەکارێنم خۆی هەر شتێککەیەتە کوردستانەوە یا بەعام بەکارێت ئیسفادە و زیانی هەیە یەکێک لەوانە تۆڕە کۆمەڵایەتەکانە تۆڕە کۆمەڵایەتەکان خۆی لە خۆیدا شتێکی زۆر چاکە بەڵام بەکارێنانەکەی کەوتوتە سەر ئەو کەسێک کە چۆن بەکارێنێ بەڵام بەداخەوە لە کوردستانی ئەمەیە تۆڕە کۆمەڵایەتەکان
بووەتە هۆیەوەی شیرازەی کۆمەڵایەتی تێکداوە بۆ لەبەرەوەی سیرەکەی یەک کابرا تەمەنی 10 ساڵە 8 ساڵە تۆڕی کۆمەڵایەتی بەکارێنێت کە ئەمە نازانێت چۆن بەکاری بێنێت لە کوردستان بووەتە هۆی تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی کە پێویستی بەڕێخستنەوە هەیە من وەکو خۆم کە تۆڕی کۆمەڵایەتی بەکارێنم زۆر ئیسفادەم لێ کردووە زۆر سوودم لێبینیەوە بەڵام بە شێوازێکی گشتی لە کوردستانە بووەتە هۆی تێکدانی پەیوەندی کۆمەڵایەتی بووەتە هۆی تێکدانی خێزانەکان کە ئەمە زیانی زۆرە لە کوردستانە تا سوود. تاکید دەستگا ئەمریکان ڕۆڵی کاریگەری خۆیان گێڕاوە لە چارەسەرکردن و کەمبوونەوەی کێشانەی کە بەهۆی ڕووداوەکان بەهۆی ئامێرەکانی پەیوەندیکردنەوە ڕوودەدات یانی تەنانەت گەشتووەتە حاڵەتێک سەرۆکایەتی دادگای هەڵچوونەوەی سلێمانی لەگەڵ دادوەرانی دادگاکانی لێکۆڵینەوە کۆبوونەوەکە کە لە دۆسیانەی کە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە هیچ ئاسانکاریەک و کار ئاسانیەک بۆ تۆمەتباران نەکرێت ئەمەش مەبەستی چارەسەرکردن و کەمکردنەوەی ئەو کێشە و گرفتانەی کە بەهۆی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیوە ڕوودات و لە ئێستادا جێگەی دەستخۆشیە کە لە ڕێگەی فەرمانگەی داواکاری گشتی و هێزەکانی دەستگای ئاسایشی هەرێمە و بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی بەتایبەت ئێمە ڕێز و پێزانینمانەیە بۆیان کە هەستاون بە دەستگیرکردنی ئەو کەسانەی کە بوونەتە دیاردەیەکی ناشرین لە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کاریگەریەکی سلبیان لەسەر ناو و ناوبانگی کوردستان دروست کردووە و کەەوە جێگەی دەستخۆشی و ئەرکی هەموو تاکێکی دڵسۆزە ڕوبەڕووی ئەمانە ببێتەوە بۆی لە کۆمەلگا بنبر بکرێت. ئەگەر زۆر ینی دوور ئاوڕنینەوە بۆ وڵاتێکی نزیکی لە خۆمان کە ئێرانە ئاوڕ لەو بینەوە ئەبینن ینی هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوەیەک منەقی چۆنەڵی سانسۆرە سیاسیەکەی نییە بەڵام سانسۆرە کۆمەڵایەتەکەشی بە جۆرێک لە جۆرەکان کۆنتترۆل کراوە تەنانەت تۆ کە تەکنەلۆژیایەک مۆبایلێک داخڵی ئەو وڵاتەکەی وەکو گەشتیارێک بۆ مانگێک مۆڵەتە دەدا بەکاری بێنی بە حڕی با بڵێن دوای ئەو ئەبێ ڕجستێریکەی ئەبێ لەژێر چاودێری ئەو دەوڵەتەیە بێ کۆمەڵێک با بڵێن ڕێنمایی کۆمەڵایەتی نێودەوڵەتی هەیە ئەبێ پێشێلی نەکەی بەڕاستی وڵاتی خۆمان لەو بوارەوە با بڵێن کوردستان و عێراقی ژەتوانم بڵێم لەو بوارەوە کورتی هێناوە بەڵام خەریکە هەنگاوەکان ئەبینم کە لە داهاتوای شەڵا ئێمەش بچینە ئەو پرۆسەوە کە هەر کەسەمان و داهێنانێک کە دروزەکرێ یعنی خۆویستانە یەکسەر دەستی بۆ نەبین و بەکاری بێنین کە لە کۆتایە بەزەیر لەسەر هەم کەسایەتی خۆمان هەم لەسەر بیە کۆمەڵایەتێکە بشێتەوە. ڕۆژانە 4-5 کاتژمێر تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنم بە تایبەتی فەیسبوک و ئینستاگرام چونکە من خوێندکاری بەشی سەیدەلانم زیاتر لە بارەکەی خۆما زۆر یارمەتیمەیە زانیاریکی زۆری لێکۆ ئەەکەمەوە لە بواری دەرمانە هەروەها لە فەیسبوک توانیم پەیوەندیکی باش دروستکەم لەگەڵ هاوڕێیانم لەگەڵ ئەو کەسانی کە لەو بوارە شارەزاییان هەیە بۆ ئەوی سبەی نەبتوان یارمەتیم بەکەم تەخەڕوجم کرد هەروەها توانیم زانیاریکی زۆر کۆکەمەوە بۆ ئەوی سبەینە من سیڤەکەم بەقەوەتر بێ. من ئەم کوشتن و بڕینە سایە هەرسای بۆنی تۆڕە کۆمەڵاتەکانەوە باشە ئەم مەقسەدم دانەیەکە کوژێت لە تۆڕە کۆمەڵاتەکانە پەخشەکرێ دلای خەڵکیگا ئاسانە بێت ئەمە بێتە هۆی زیابوونی تاوان. تۆڕە کۆمەڵایەتیەکان دوو لایەنی هەیە لایەنێکیان نەتوانی بڵێ لایەنی ئیجابی هەیە و لایەنی سلبی هەیە. لایەنە ئیجابیەکەی ئەوەیە کە هەمومان نەتوانین سوودی لێ بین کاتێک لە ئەگەر خوێندکارێکی چەندەها پرۆگرام هەیە کە لە ناویا لە ناو بابەتەکان ناتوانانی ئیسفادەی لێ بکە یان هەچ کەسێکە ئیشێکی هەبێت یان بۆ مناگەر خانمێک بیوێت چێژ لێ بنێتوانێت لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانە بتوانێت شێوازی خواردنەکان ینی هەر چۆنێک نمونە بێنیتەوە توانی ئیسفادەی لێ بکەیت و بەکاری بێت. لایەنی سلبیشی هەیە بە هەمان شێوە لایەنە سلبیەکەوەیە کاتێک سێرەکەی زۆر بمان کاتێکی زۆرە کوژی بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کە سێرەکەی جاری وایە تۆ بەسیترین نموناگە تیکتۆکێ بکەیتەوە سەیری ڤیددیوەکەی ڕاتەگەشێ بۆ ڤیددیوەیەکی ترفید کاتێک سێرەکەی کاتێکی زۆرت بەسەر بردووە لە چەند شتێکا کە ئیسفادەیەکی ئەوتۆنی. لایەنێکی تری لە سلبیەکانەوەیە کاتێک کە ئێمە
مۆبایل یان ئایپادێک شتێکگەینە دەست مناڵەکانمانە مناڵانەمان سەیری چی ئەکەن یعنی خۆتەزانی بەرنە بەسیترین شت یوتوب کاتێک ڤیددیویەک سێرەکەی بە دوای ڤیددیوەیەکی تر ئەمەیە هەر یەکەوە بە شێوازێکت چەنەها ڤیددیۆی تونند و تیژیتیایە چەنەها ڤیددیۆیتیایەکە زیان بەخشە لە ڕووی ڕفتاریەوە لە هەموو لایەنەکانەوە گەر سەیری بکەی زیان بە مناڵەکە ئاگەێنێ ئەم کۆنتترۆلکردنەژە هەموو کاتێک دایک و باوک ناتوانێت بە باشی سیر کە هەموو دقێک بزانێت سەیری چی ئەکات سەیری چی ناکات بۆیە وەکو باسم کرد هەم لایەنە ئیجابیەکەی هەیە هەم سلبیەکەی هەیە. زۆر زدی ئەوام حتا هیچ شتێک نە فەیسبووکم هەیە نە تۆڕە کۆمەڵایەتەکان بەس مۆبایلەکەمە بەکاری ئەهێنم ئەویش بۆ تەلەفۆن و بۆ ئیشی زەڕوری بەڕاستی زۆر زیانی گەیانەوە بە هەموو عایلەیەک لە هەموو ماڵێکە لێک جیابوونەوە زۆر بووە خۆشەویستی دروست بوو بەوە و دوای جیابوونەوە تۆ تووشی مەشاکل بوون بەڕاستی شتێکی زۆر خراپە من خۆم زدی ئەوەم یعنی. ئەمە ئیشێکی زەڕورە ئەم تەکنەلۆژیایە باشە زۆر پێشکەوتووە تۆ ئەو گەینێتە ئەو پەڕی دنیاوە هەموو ئیخبارێک لەبەر دەستایە بەدەستەوەیە وەکو جارانە بەڵام لە یەک کاتا زەرەری زۆریش ئەگەێنێ ئێمە جاران کە تازە تەعین بوون من باسی هێشتاکانەکەم نە ئەم موبایلە هەبوو هەر تەلەفۆنێک هەبوو لە ماڵەوە علاقاتی زۆر بەقوت بوو من خۆم محاسی بووم لە سوق مەرکەزی بووم کە بیدایەتی تەعین بوونم هەموو ڕۆژێک ئێمە ماڵی یەکترێتونە چینە بازار بەبێ تەلەفۆنیش بەبێ ئەوەی تەلەفۆن بەکاربێنین بەبێ ئەم تەکنەلۆژیای ئێستا هەبێ علاقاتەکان زۆر بەقوت بوو زۆر ئینسیجاب هەبوو لە بینمانە بەڵام عینی کاتیشە ئەم تەلەفۆنی دەستمان ئەم تەکنەلۆژیای ئیسفادەی زۆرە تۆ بەحسێکەکەی بە مۆبایلەکە دەست ئەتوانیت بەحسی هەموو شتێک بکەیت بۆ تەلەبە زۆر ئیسفادەی هەیە بۆ قوتابیان بۆ خوێندکاران زۆر ئیسفادەی هەیە بۆ ئێمە کەیکێک لە شوێنێکی دوورە دەنگت ئەیگاتێ بەڵام زەرریشی زۆر بەداخەوە یعنی پێویستە ئێمە گەنجەکانمان تۆزێ ئاڕێک بنەوە لە کۆنەکان کە چۆن ژیانیان بردێتە سەر و علاقاتیان بەقوت بە. وڵای خووە زاوە خودی خۆم خووە ئێستا بەدەم ڕێگاوە بڕۆ بەسی تیکتۆکەمە وەکو خو وەکو هیچیکەنە. دیارە تۆڕە کۆمەڵاتەکان شۆڕشێکی زۆر گەورە بوو لە پێشکەوتنی مرۆڤایەتیە کە لە باتی ئەوەی مرۆڤ دەست بۆ هەموو کون و کەلەبەرێکی خراپ بەرێ بۆ زانیاریەکان زانیاری دروست و پوخت و لە بەردەستە بەڵام تۆڕە کۆمەڵاتەکان جگە لە شۆڕشێکی کۆمەڵایەتی گرنگ کە دروستی کردووە بۆتە بابەتێکی زۆر تەنز ئامێزی زۆر خراپ کە ڕەنگە دەیان خێزانی هەڵۆشان بێتەوە بەڕاستی ئێستا من تازەترین خەبەر کە لەسەر تۆڕی کۆمەڵایەت تۆڕی میدیا ئەوانە بیڵێم کە تا ئێستا ڕەنگە زۆر ئەوەندە تازە بێستا هەڵمیلیاڵەستێ ئێستا لە مادە مخەدەرەکانە مخەدەری ڕقمی دیجیتاڵی دروست بووە کە وەک چۆن کەسێک تووشی نەخۆشی شەکرە و چۆن کەسێک تووشی نەخۆشی دەرونی و چۆن کەسێک تووشی مادەی مخەدرە بێ ئەوانەیە کە ئالوودەی سوشال میدیا بن ئەبێ ڕیهابیلیتیشنی عەقڵ و هۆش و بیر و هەستیان بۆ بکرێتەوە بۆی بتوانن مشارەکەی خێزان و کۆمەلگا و سفرەی بەیانی و نیۆڕۆ و ئێواری خێزانەکانیان بکەنەوە دووبارە بێنەوە کۆمەلگا هم سوود بەخشن هم سوود وەربگرن لەبەر سوشال میدیا جگە لە شۆڕشە زۆر گرنگە کۆمەڵایەتیە تەندروستیە کە دروستی کردووە کێشەیەکی زۆر گەورەشی دروست کردو بۆ ئەوەی کە لە کۆمەلگای ئێستا بێت چارەسەر کرد. تۆڕە کۆمەڵایەتەکان بە هەموو جۆرێک باشە ئەگەر بزین بەکاری بێنین چاک بەکاری بێنین لایەنە نەگەتیفەکانی ئەوەکەین من پێم وایە بۆ تەمەنی ئێمە و سەروتر کێشە نییە کێشەی ئەمڕۆ بۆ گەنجەکانە چۆن فێر بن دروست بە تەواوی بەکاری بێنن نمونەی بەسیت لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەرچۆ شقارتەیەک چرخێک هەموو ئیشی ماڵی پێکرێت بەڵام بە خراپیش بەکار بێت ماڵەکە ئەسووتێنێ بە هەمان شێوەش ئەم تۆڕانە بەڕاستی ئەبێ مناڵ لە مناڵیەوە ڕابێت لە چ تەمەنێکا بەکاری بێنێ دواتر چۆن بەکاری بێنێ هەندێک تۆڕ هەبێ هەندێک چەناڵ هەبێ بۆ مناڵ بۆ هەرزەکار دواتر یعنی قۆناغ بە قۆناغ ئەبێ خێزان ئەوەی کە ئەبێ بزانە چی بەکارێنێ بەڕاستی زۆر لە کۆمەلگایەکی شەرقی وەکو ئێمە کۆمەلگایەکی ڕۆژهەڵاتی بەڕاستی کێشە زۆرە بەداخەوە نیوەی جیابوونەوەکان ئەکرێ بیگەڕێنینەوە بۆ ئەوە بەداخەوە
هەرچەند حەز ناکەم ئەم بە باسکەم لێ بەڵام ئێمە ڕۆژنی هەواڵی کوشتن نەبیستین ڕۆژنی هەواڵی جیابوونەوە نەبیستین لە 100% هۆکارەکە ئەگەر 100% نەبێت لە 90 هۆکارەکەی بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕاستی بۆ هاوسەران بە تایبەتی ئێستا زیانێکی زۆری هەیە کە هەمویان چاولێکەریەکەن و هەموو ژیانی خوان هێناوەتە سەر کامێرا سۆشیال میدیا بەرچاوی خەڵک ڕێگە بە خەڵکان کە دەداخولیان کات و دەستێوە باتە ژیانیانەوە کە لە واقعی ژیانی خۆشە کۆمەڵە شتە هێنە بەر کامێرە کە لە واقعی ژیانی خوانە هیچ وانە هەروەها باسەکانی خۆکوشتن کە گەنجەکانمان بەداخەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە نەگەستونەتە و ئاستا زۆر چاولێکەریەکەن. خۆم وەکو خۆم لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەتی فەیسبوک سوودم لێ وەرگرت لەوانەیە کە بزانم سوودمەندە تەماشایەکەم بۆ نمونە لەبارەی تەندروستیەوە بێ یاخود مێژووی بێ یاخود ئەو باری ئابووری بێ ڕۆشنبیری بێ لەوانە سوودی لێ وەرەگرم و ئیتر ئەوانەیەکەی کە زیان بەخش بێ من زۆر گرنگی پێ نادەم بەڵام لەو بابەتانی وەکو وتم ئەوانە سوودی لێ وەرەگرم و سوودمەندە بۆ مرۆڤ.